بريس الدكتور إيفا سافلسبرغ أو سروكا نافندا أوروبية جبو لكولينين كردي جير يريفاني ميفانا منه دكتورة دماتا باش به ديون لي يريفاني نا وكوميك جنجين سوري جهامو بيكاتان دقلودانا هم بحثي تشاوات كبري وبرنا سوريا بيش روجي بكن هون دزانن بدهان صالح حتى نها سوريا سركتي نبويه جي تشاوات كإدارة كرنا فيولاتي جبركو بردام آليك بآجرو آسني خل سر آليين دن سبانديه نهاجي تيغوتن دبت شتيكي وصاحبه بياوه سوريا چاوا آرام دبو يا همو سوريا بگلو Well, thank you very much. I believe من لو بروايدام گرنگا گروپ و کۆمەڵگە و پێکهاتەی دیکە زیاتر لە پرۆسەی سیاسی سووریا بەشدار بن چونکە بڕوایەکی تەواوم هەیە چارەسەرێکی باشمان پێدەدۆزرێتەوە بۆ ئایندەیەکی باشتر و دیموکراسی سووریا ئەگەر خەڵکێکی زیاتر بەشدار بن ئەمە تا ئێستا ڕووی نەداوە کەواتە مەبەستەوە ji سەردانا بوو یێریڤانê û bangêşkirina xurt tên hemû pêkhatên Sûrî çêgel û hûn dixwazin li wir çi peyamekê bigihînin çi bikin چوینە یاریڤان بۆ ئەوەی فێر بین کە ئەرمینیا بەچیدا تێپەڕیەوە ئێمە زۆر باش لە دوورکەوتنەوە لە ناوەندگەرایی دەکەین ناوەندگەرایی نەمێنێت بۆی سووریایەکی دیموکراسی بەدەستبێنین چوینە ئەرمینیا بۆی ئەزمموی لە مرکزیەت فێربین لە ئەزمموی وان فێربین چۆن متمانەی لە نێوان پارێزگاکان و شارەوانیەکان و خەڵکی دانیشتوان دروست دەبێت ئەمەش ئامانجەکە بووە لەو بڕواایداین ئەمە گرنگە سەیری بکەین نەک تەنیا لە ڕووی ناوەندگەراییەوە گرنگی بە بابەتەکە بدرێت بەڵکو دەبێ گرنگی بە ئاستی شارەوانیەکانیش بدرێت چۆن متمان لە نێوان خەڵک و شارەوانیەکان و گروپەکان و پێکاتە جیاوازەکان و پێکاتەی نەتەوەی ئاینیەکان دروست بکرێت و چۆن ئافرەت بتوانن و گەنجانیش بتوان کەواتە ژام و پێکاتێن سووری بێگومان خورد لە چارچوێڤی کۆربەندێ داهانە ئانکو سەردانی یێریڤانێکردنە گەل و سەرنجە هەمووان وەکو یەک بوو هەمووان بە هەڤڕە داخەزا چ کردیان بوو چون جودا هەبوون لە شێوازە ئیدارەکردنا سووریێ لە بڕایدانیم هەموو پێکهاتەکان هەمان داواکاریان هەبێت نەک تەنیا هەموو پێکهاتەکان و هەموو ئەندامانی پێکهاتەکان شەوان داواکاریان نیە بۆ نمونە کورد هەیە کە داوای فیدرالیەت دەکات داوا دەکات ناوەندگەرایی نەبێت بەڵام لەلایەکی دیکەشەوە لایەنی دیکە هەن بۆ نمونە داوای مافەکانی مرۆڤ دەکەن لە بڕایدانیم تێڕوانینەک و دیدگایەکی زۆر ڕوون و ئاشکرا هەبێت پێکاتێک تێڕوانین و دیدگایەکی دیاریکراوی هەبێت بەڵکو زیاتر ئامانجەکە بۆەوەی پێکاتەکان پەیوەندیان لەگەڵ یەکدی هەبێت ئەوەی بینیمان لەم وەرکشۆپە سووریا گەنجەکان لە کۆمەڵگەی و پێکاتەی کورد لە دروست لە عەلەوی بێکەوە کار بکەن دەمانەوێت بیرۆکەکانیان ئاوێتە بکەن بۆ ئایندەی سووریا بۆیە دەمانەوێت بە هەمان شێوە نوێنەری پێکاتەکانیش بێنە پێش گفتوگۆ بکەن زۆرە سووریایەکیان دەوێت لە ئایندا دەیانەوێت ناوەندگەرایی چۆن نەمێنێت و چۆن چارەسەر دەکرێت ئەمە گرنگترین ولی هەڵبەتە دناوە سووریەدا پرزگیرێکە پێکهاتان دگەل هەفتوونینە خزماتی دگەل هەفتووکردنە ژن و ژن خوازبینی هەنە تێکەلی هەفتوو بوونە ئیدی هەڤاڵین هەفتوونە زانیگە بە هەڤڕا تەمامکردنە بە هەڤڕا دژین لێ پرزگیرێک لە سیستەمی عەقلیەتێ وان کەسان دەیە و دەسەڵاتداریە پڕێڤە دەبن لەوێ لە ڕۆژهەڵاتە ناوین بەردەوام ذهنیەتە بێگومان حکامên deverê de ku berdam eqliyeteke desthilatdariyeke riha hebît û her çabît her bimînin û berdam bikin. Kewata di vî çarçivî de pêwîst e çi bête kirin gelo. لەو بڕایدام کاتێک دەڵێم ئێمە مەبەستم نوێنەری تەواوی پێکاتەکانە پێکاتە جیاوازەکان ئەوان دەبێت
قەناعەتێک یاخود بیر و باوەڕێک بۆ دەستی تەحریری شامی ئەحمەد شەرع کە ئێستا سەرۆکە قەناعەتێکیان بۆ دروست بکەن لا مرکزیت یارمەتی دەرە بۆ یەکگرتووی سووریا بۆی سووریا بێکەوە بمێننەوە پێکاتەکان بێکەوە بمێننەوە ئەمە واناکات سووریا دابەش بێت و بێتە چەند پارچەیەک بەڵکو یەکگرتووی دەکات ئەمەش ئاماژەیە و پەیامێکە بۆ حکوومەتی سووریا ئەگەر جۆرێک لە متمانەیان پێ بدرێت خەڵک ئەو کاتە دەتوانن یەکگرتوو بن و متمانەیان هەبێت ئەمە ئەو پەیامە بێت کە سەرۆکی سووریا بینێرێت بەڵام ئەگەر ئەم قەنەعاتە بۆ دەستی تەحریری شام دروست نەکرێت بۆ نمونە هەفتەیەک لەمەوبەر یاخود چەند هەفتەیەک لە دوای کۆمەڵکوژیەکانی سوەیدا سەرۆکی سووریا گوتی دەتوانین گفتوگۆ لەسەر چەندین بابەت بکەین گفتوگۆ لەسەر نەمانی ناوەندگەرایش بکەین بەڵام ناکرێت باس لە دابەش بووم بکەین بەڵام هیچێک لەو پێکاتانە لەو بڕایدام هیچێک لەو پێکاتانە دابش بوونیان ناوێت بەڵکو وڵاتێکیان دەوێت کە لا مەرکەزیەت بێت دەسەڵات شۆڕ بکرێتەوە و دابش بکرێت ئەمەش یارمەتی دەرە بۆ سەرۆکی سووریاش بۆ دەستەی تەحریری شامیش و بۆ تێڕوانینی سووریایەکی یەکگرتووش بله دکتۆر ئێڤا هەڵبەتە گارە توش نێزیک بە ڕەوشە سووریە دشوپینی هەش نەهمەهن لە سووریا ڕەوشەکەیە دە بەحسێ پەراڤین سووری کرد ساحلێ دە بەحسێ ڕەوشە سوەیدا کرد دە بەحسێ گوتوبێژین شامێ دیگەل هەسە دیژی کرد و عەقلیەتێ دە ساڵاتدارین شامێک و بەردەوامدا خوانیان دەدەن چاوازەر دیکەن گەلو بێگومان کاریگەریە وڵاتên هەرێمی نێودەوڵەتیجی سەر سووریە هەیە کەواتە دەبی چارچوبیدا تو بە باوەری دە ساڵاتانهایە شامێ ئەحمەد شەرع بکار بە فعلا سیستەمێکی دانە و تعبیرێ هەموو خواستین گەلین سووری بکە بەر و باژێ سیستەمێ دەهان ساڵێن دەرباز بووی بە زۆر دڵنیا نیم کە دیرگای یەکێتی ئەوروپا چۆنە بۆ نمونە بۆ ئەوروپا گرنگە سووریا سەقامگیر بێت هەندێک جار سەقامگیری و جۆرێک لە دیکتاتۆریە تێکەڵ دەکەن ئەگەر خۆپیشاندان نەکرێت ڕێگری لە خۆپیشاندان بکرێت ئەوروپا لەو وا دەزانێت ئەمە سەقامگیریە بەڵام ئەمە پێی ناگوترێت سەقامگیری لەو بڕوادانی و سەقامگیری بێت بۆیە دەبێت حکوومەتە جیاوازەکانی سووریا کۆبنەوە شار لەسەر شەرع و سەرۆکی سووریا و دەسەڵات دارانی سووریا دروست بکەن بۆیە ڕێگە بە ئازادیەکی زیاتر بدەن ڕێگە بە دیموکراسیەت و نەمانی ناوەندگەرایی بدەن بله البته تو اروپایی تو زانی جی پرانیا ولاتین اروپا ولاتین فدرالی نه ناوندینه و تو پرزگیری کواندینه بردوام بگمان پرانسیپ ماف مروی چسبینه لیاو کلتور و عقلیت الویره پولین کرنان بروشالات دبیاب زحمت به حتی دیزاین کردن روشالات جی بگمان بونمونا فرانسا و بریتانیا د چارچوبه سای کسبی کو دا دیزاینرین جغرافیا نه نه کو ابب سری خلقیاتیه حتی نه تبلیغ هی هي کواتا گلو کم بحث یریوان جنه کم بحث اروپا کن هنکی عقليتي إدارة كرناوي جل الروشالات بيتا سباندن أنكو بيتا بيراو كرم هذه تو برزجريك مينن راستی دا كباسي أوروبا دكين باباسي ألمانيا بكين سنتا لو برادام حكومتي ألمانيا هميشا دودلوا لە سەپانی نمونەی ئەوروپا بەسەر سووریا بۆیە ئەمە گرنگە خەڵکی سووریا خۆیان سیستەمی خۆیان هەڵبژێرن سیستەمی حکومڕانیان هەڵبژێرن ئەوروپا دەکرێت یارمەتی دەربێت دەکرێت نمونەیان فێر بکات چۆن وڵاتێک دەکرێت لە مەرکەزیەت بێت چۆن متمانەی دەگۆڕێت لە کۆتاییدا دەبێت خەڵکی سووریا خۆیان بڕیار بدەن چ جۆرە سیستەمێکیان دەوێت تاکەشت دەتوانین بیکەین پێشنیازکردنی سیستەمێکە قەنەعەت بە خەڵک بهێنین و بە لایەنە سیاسیەکان و سیاسمەتدارانی وەک ئەحمەد شەرع و کەسانی دیکەش ئەو بیر و باوەڕیان بۆ دروست بێت کە لە بەرژەوەندی خۆیانە ئەگەر سەقامگیری و یەکگرتویان دەوێت لە بەرژەوەندی خۆشیانە دەبێت گشتگیری بەدی بهێنرێت دەبێت خەڵک چەندین پێکاتە چەندین لایەن بەشدار بن بۆ نمونە لە 1940ەکان
ئەوروپا چەندین دیکتاتۆری هەبوو بەڵام ئێستا نەماوە ئێستا بۆ نمونە ئەڵمانیا کە لە دیکتاتۆریەتەکەی ڕابردووی نەما توانی گۆڕانکاری بکات بەڕێز دکتۆرە ئەم دبینین سەرکرانی کۆمەکی ڕۆژنامەوانین کورد کۆژ پێک هاتین کورد لێن سووریە نەتێدا بەژارە بۆ نمونە ئالان هەفکارێمە لە کوردستان 24 ئەو ژیهاتیە ئەمێ بەحسی پرسا کوردانکەین پرسا کوردان لە سووریە لە هەموو پرسێندن هەستکارترە دەسەڵاتداری شەمێ بەردەوام هێمایە بۆن دەتیان و کورد پارچەبوونێ دەخوازن کوردانجی حتا نا بەحسی پارچەبوونێ نەکردە دەبێژن ئەم دەخوازین چارچوبێ سووریەدا مافدمەت گەرانتیکەری بن سووریایەکە نەناوەندی بە هەموو پێکاتە خۆپڕێ ببن لەسەر پرسا کوردان چارە نویسێ کوردان د سووریان و دەگەل و سەرنجاتە چەیە تو چاتێت فکری بەدڵنیایە قسەکەت ڕاستە بەڵام هەرچەندە هیچ سەرکردەیەکی سیاسی کورد گوتووە داوای دابش بوون دەکەن بەڵام زۆرێک لە ستێریۆتایپێک دروست بووە بۆ سەرکردەکانی کورد کە دەیانەوێت لە سووریا جیا ببنەوە بەڵام بابەتەکە بەم شێوەیە نییە لە ڕاستیدا پێکاتەی کوردیەکە کە لەو پێکاتانەی بە دوای چارەسەردا دەگەڕێت ئەو چارەسەرە یەکگرتووی سووریا بپارێزێت ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەش دەیانەوێت خۆیان دەسەڵاتیان نەبێت بڕیار بدەن لە ناوچەکانی خۆیان بۆ زۆرینەی پارتە سیاسیەکانی کورد داوای لامەرکەزیەت دەکەن داوای دەوڵەتێکی فیدرالی دەکەن بۆ سووریا بەڵام بە دڵنیاییەوە سووریایەکی یەکگرتویان دەوێت بۆیە لایەنە سیاسیەکانی کورد لەلایەکی دیکەش ئیدارەی خۆسەر و لایەنەکانی دیکەش پارتە سیاسیەکانی دیکەی کورد دەستیان بۆ عەلەویەکان و دروزەکانیش درێژ کردووە بۆی بەیەکەوە کۆ ببنەوە شان بەشانی یەکدی دەنگیان بەرز بکەنەوە خەڵک گوێویستی داواکاریەکانیان من بۆ نمونە پێکاتەی کورد تەنیا پێکاتەی کورد داوای لا مەرکەزیەت بکات عەلەویەکان دەکرێت ئاشووریەکان و پێکاتەی دیکەش داوای لا مەرکەزیەت بکەن ئەگەر هەموو پێکاتانە کە داوای لە مەرکەزیەت دەکەن بێکەوە کۆ ببنەوە پێکاتی گرنگی شەیە با بڵێم تەنیا پێکاتە کەمینەکان پێکاتەکانی دیکە داوای ئەو جۆرە دیموکراسیەتە ناکەن بەڵکو بەشێک لە عەرەبەکانیش داوای لا مەرکەزیەت دەکەن چونکە دەزانن باشترە لە ئاستی ناوخۆیی دەسەڵات هەبێت بۆیە دەبێت جۆرێک هەوڵ بدرێت ئەو خەڵکانە کۆ ببنەوە بەیەکەوە دەنگیان بەرز بکەنەوە و خەڵک گوێویستی دەنگیان بن بە هەمان شێوەش کورد دەتوانێت سەرکردە بێت پێشڕەو بێت لە کۆکردنەوەی پێکاتەکان برێز دکتۆرە ئێڤا ساڤیلزبێرگ سەرۆکا ناڤەندە ئەوڕۆپی ji bo lêkolînên Kurdî li Yerîvaniya paytexta Ermenistanê gelme bû gelek spas.